و تەنیا موچەی مانگێک دووەکەوتووە. بێباکی حکومت لە ئاز موچەخۆرانی هەرێم گەیشتۆتە لووتکە و تەنانەت لە کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیرانیش ئامادەنین لەسەر گرفتی موچە و چارەسەرکردنی ئەم دۆخە نەخوازراوە قسە بکەن لە کاتێکدا لە هەرێمی کوردستان بەهۆی پەتای کۆرۆناوە ژیان و گوزەرانی هاوڵاتیان وەستاوە لەگەڵەوەشدا حکومت بێدەنگ دانیشتووە بێخەمە لە پێدانی موچە. مامۆستایان و فەرمانبەران دەڵێن بێدەنگ نابن لە ئاز ئەو سوکاتی حکومت بە موچەخۆران و هاوڵاتیانی دەکات و شەپۆلێکی گەورەی ناڕزایی و تەقینەوەی جەماوەری بەڕێوەیە. من بە بەرپرسانی حکومەتی هەرێم مەڵێم قارون و هامان و فیرعون زۆر لێوە بەدەسەڵاتدارتر بوون، زۆر بەتواناتر بوون، زۆر دەوڵەمەندتر بوون، زۆر زاڵمتر بوون لە ئێوە خۆی گەورە لە ناوی بردوونە. دڵنیابن ئێوە شوێنتان بە هەمان شێوێن دەبێ. بەڕاستی حکومەتێ نەتوانێ ئیدارەی حکومەت کا بۆچی حکومەتە؟ یعنی بەناو حکومەتە حکومەتمان نەماوەیە بەڕاستی کۆمەڵی مافیا و دزوو جەردەن هاتوون دەستیان گرتۆ بەسەر قوت و ژیانی خەڵکیە بە ئارەزوی خۆیان زوڵم و ستەمەکەن لەم خەڵکە بە بۆنەی چیەوە بە بۆنەی کۆمەڵی بندیوار و پارەیان هێنێ و هەموو پارەی میلەت چۆتە گیرفانی ئەوانەوە بۆ ئەوەی کە ژیانی خۆیان هەبێ بە ئارەزوی خۆیان بژین کەس دەست نەخاتە ژیانیانەوە و هەستەکەم میلەتیش تا ڕادێکی زۆر ناومێدی پێوە دیارە بەڵام لەگەڵ ئەو ناومێدیەشە خەڵک پڕە خەڵک زۆر ناڕەحەتە بۆیە هیوادارم ئەو ناڕەحەتی و بێتاقەتی و کینەی کە لە دڵی میلەتە لە پڕێک بتەقێتەوە و ئەم بەرپرسانە لە ناوبەرێت و ژیانمان بگۆڕێت. بەداخەوە سەرکردەکانمان لە ئاست ئەو متمانیان نەبوون کەوا ئەو خەڵکە متمانیان پێبەخشین کە ئەمەش جێ ئەسەفە جێ داخە و لیسانەوە لێرەوە ئێڵێمەوە بەڕاستی پێویستەکە ئاخر نەفەستان بەڕاستی هەڵکردنی ئاڵایکی سپیە بەرامبەر حکوومەتی عێراق و بچنەوە بەردەم دەستگاکان و دام و دەستگاکانی دەوڵەتی عێراق بۆ ئەوەی بتوانن قوت و بژەوی ئەم میلەتە ئەوان بیدەن باشترە نەک ئێوە خوێنیان بمژن و لەسەری شەو خۆتان داهات و سەروەت و ژێرخاک و سەرخاکی ئەم خاکە ئەم وڵاتە بدزن و بیبەن و بیکەن بە قەسر و قسوور و شوێنە نابەجێکانتان سەرفی بکەن. بێموچەیی بە تەواوی کار و کاسبی و بازاڕشی لاواز کردووە هەمووان تووڕە و نیگەرانن لە حکومت کە لە دوای 27 ساڵ دەسەڵاتدارەتی هەرێم هێشتا ناتوانن بە تەواوی موچەی مانگێکی موچەخۆران دابین بکەن ئەوانەی لافی سربەخۆییان لێدەدا و نەخشەی بەناو ئابووری سربەخۆیان دادەڕشت ئێستا چاوەڕوانی پۆستێکن لە حکومەتە نوێیەکەی عێراق و بۆ موچەی فەرمانبەران چاویان لە دەستی بەغدایە. خۆ شتێکە هەموو کەسەوەگەی هەموو کەسێکە مەفروضە لە کاتی خۆیان موچەوەرژێت مەزان 30 ڕۆژ نییە 35 ڕۆژ بەس وەکو ئێستا نەبێت چۆن تاسیرەکە سەر بەرنامەی هەموو ژیانی خەڵک تۆ چۆن ئەتوانانی پێی بڵێ وەرە دەوام کە یا نیمکەکە دینار لە گیرفانیان نەبێت ناتوانانی. زۆرێک لە مامۆستایان و فەرمانبەران ڕایان گەیاندووە بەنیازی کەمپینێکن دژ بە بێباکی حکومەت و دەڵێن ئیدی چاوەڕوانیەکان کۆتاییان هاتووە کاتێک هەمووان گیرفانیان خاڵی بێت و نەتوانن سادەترین پێداویستی ڕۆژانەی خۆیان دابین بکەن چیتر هیچ شتێک نامێنێتەوە بۆ لە دەستدان و دەرەنجام تووڕەیی کۆمەلگا یەخەی گەندەڵکاران و ستەمکاران دەگرێت. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.